بەڵێ وەک ئاشکرایە دەستپێکی پەیوەندیەکانی نێوان کوردستان و فەڕەنسا لە ساڵی 60ەکانی سەدەی ڕابردووە دەستی پێکردووە لە مێژووی مۆدرنە لەو کاتەوە دەستی پێکردووە و ئەوش کاتێکە کۆمەڵێک خوێندکار لە فەڕەنساوە هاتن بۆ وەرگرتنی تێزی دکتۆرەکەیان بۆ هەرێمی کوردستان. جا دەمانوێت زیاتر لە دوای ئەوە باسی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان بکەین لەگەڵ فەڕەنسا لەگەڵ دکتۆر محسن ئەحمەد عومەر مامۆستای زمان و ئەدەبی فەڕەنسی و شارەزای پەیوەندی مێژوویی و کولتوری نێوان فەڕەنسا و هەرێمی کوردستان کە لەگەڵمان میوانە لەگەڵمانە بێت و وەڵامدەری پرسیارەکانمانە بێت. ئەم کاتت باش دکتۆر محسن سوپاس دەکەین کە لەگەڵمانی بژیت. سوپاس دەکەین. بۆچی فەڕەنسا ئەوەندە گرنگی بە هەرێمی کوردستان دەدات؟ فەڕەنسا لە چوارچێوەی استراتیژی سیاسی جیهانی لەو باوەڕدام ینی گرنگی بە کوردستان دەدا. کوردستان بۆ فەڕەنسا و بۆ ڕۆژئاوا گرنگە وەکو پێگەی سیاسی، وەکو پێگەی ئابووری، وەکو زۆر شتی دیکە. باوەڕکەم پەیوەندیەکەش مەسەلەکەش پەیوەندی بە قورسایی فەڕەنسا هەیە بۆ خۆی، ینی لە ڕووی سیاسیە وەکو مۆدێلێکی سیاسی، هەروەها وەکو مۆدێلێکی فکری، هەروەها وەکو مۆدێلێکی کولتوری، بێجگە لەوەش وەک مۆدێلێکی حکومڕانی. ینی کوردستان دەتوانێت زۆر سوود لە مۆدێلی فەڕەنسی وەربگرێ کە دەوڵەتێکی نوێیە لەسەر بنچینەی هاوڵاتی و قانون دامەزراوە، ینی ئەرک و مافەکان. ئیتر فەڕەنسا کاریگەری خۆی ناردۆتە هەموو لایەکەوە، هەموو جیهان، بە تایبەتی لە کۆنیشەوە کوردستان نخبەی با بڵێن ڕۆشنبیری کوردی لە زوێکەوە کەوتونەتە ژێر کاریگەری مۆدێلی فەڕەنسی. مەسەلەی فرانکۆفۆنی تقریبان نزیکەی تەمەنەکەی 100 ساڵ دەبی، لە کۆتایی سەدەی 19 دەست پێ دەکات تا ئەمڕۆکە. ئەمەش لەم دواییانە بەهۆی چوونی پۆلێکی زۆر لە قوتابیانی کوردستان بۆ فەڕەنسا بۆ خوێندن و گەڕانەوەیان، ئەمانە هەموو مۆدێلێکیان پێشکەش کردووە. دوای ئەوە کوردستان بەشێکە لەو هاوپەیمانیە جیهانیەی لە ڕووی سیاسیەوە کە ڕۆڵێکی گرنگی جێراوە بە تایبەتی لەم 10 ساڵەی دوایی لە مەسەلەی لەناوبردنی توندوتیژی سیاسی، تیرۆریزم تا دەگاتە هەموو جۆرە توندوتیژیەکی سیاسی. ئیتر ئەم پشتگیریانە بەردەوامە. لەو بڕایەدام کوردستان بۆ خۆی دەتوانێت زۆر سوود لە پێگە و توانا و مێژووی فەڕەنسا وەربگرێت. بەڵێ ساڵی 1970 با بگەڕێنەوە ئەو کاتەکە بۆ یەکەم جار ئینستیتوتی کورد لە پاریس دامەزرا. ئایا ئەم ئینستیتوتە ڕۆڵی لە پەرپێدانی پەیوەندیەکانی نێوان فەڕەنسا و هەرێمی کوردستان هەبووە؟ بێگومان ئەم ئینستیتوتە بە کاریگەری کۆمەڵێک لە ڕۆشنبیرانی فەڕەنسی و کوردی دامەزراوە، بەڵام کاریگەریە سەرچیەکەی دەگەڕێتەوە بۆ ئەوە کە کورد نەتەوەیەکی بێدەوڵەت بووە لە زوێکەوە هەر لە ساڵانی 60ەکانەوە لەگەڵ لە کۆتایی 50کان یاخود با بڵێن لەو کاتەوە کە بزوتنەوەی نەتەوایەتی کوردی دەست بە چالاکی سیاسی و با بڵێن خەباتی پێشمەرگایەتی دەکات. ئیتر ئەمە وا دەکاتن مەسەن کوردستان سەدایەکی گەورەی هەبێت لە فەڕەنسا وەکو نەتەوەیەکی بێدەوڵەت، نەتەوەیەک کە بە دوای ناسنامەی خۆیدا دەگەڕێت. ئیتر ئەمە وای لێ دەکاتن مەسەلەن ئەم کاریگەریە ئەم ڕنگدانەوەی لە جیهاندا وای لێ دەکات لەلایەن فەڕەنسەکانەوە زیاتر پشتگیری بکرێت بۆ پشتگیری کولتوری سەرەتا، ینی لەو کاتەوە تا ئەمڕۆ بێگومان پشتگیری سیاسیش هەبووە بەڵام بەو ئاستە نەبووە ئەو کاتە، چونکە دەوڵەتان دەزانن ینی گرنگی بە چوارچێوە فەرمیەکانی خۆیان دەدەن لەگەڵ وڵاتان. کوردیش چوارچێوەیەکی فەرمی ئەوتۆی نەبووە، بۆیە لە زیاتر پشتگیری نوخبە ڕۆشنبیریەکان کراوە، ڕێکخراوە کوردیەکان. ئیتر لە چوارچێوەی ئەمەوە ئەم با بڵێن ئەم فەزایەوە ئەم پێکهاتە تایبەتیەی کورد تێیدا ژیاوە، ئەنستیتوی کوردی لەلایەن کۆمەڵێک لە ڕۆشنبیری کوردی و فەڕەنسی دامەزراوە. ئەم ئەنستیتویەش دەورێکی زۆر باڵای هەبووە لە دابینکردنی
دابینکردنی پۆستی خوێندنی باڵا بۆ قوتابیانی کورد لە هەموو پارچەکانی کوردستان لە کوردی ئێران، کوردی عێراق، کوردی سووریا و تورکیا و ئەرمینیا و کوردی لوبناان و کوردی زۆر شوێنی دیکە ئێستا نزیکەی تقریبان ینی لە ساڵی 1970ەوە کە بروس ئەنستیتوی بورسی خوێندنی داوەتە قوتابیانی کورد نزیکەی گەیشتۆتە 600 قوتابی 600 700 لەو باوەڕدام ئەگەر زیاتریش نەبێ کە هەموو دکتۆرا و ماستەر و مەستەریان تەواو کردووە و زۆر بەشیان گەڕاونەتەوە کوردستان بە تایبەتی ئەوانەی لە کوردستانی عێراق و ئێرانەوە چون هەندێکیان ماونەتەوە لە دەرەوە ئەجینا ئەم پرۆسێ ئێستاش بەردەوامە ئیتر ئەم پەیوەندیە زۆر گرینگە ینی دەکرێت مەسەرەن هەرێمی کوردستان پەیوەندیەکانی خۆی لەگەڵ فەڕەنسا هێشتا قوڵتر و ڕێکتر بخاتەوە دەتوانێت لە ڕووی سیاسی لە ڕووی حکومڕانی بە پلەی یەکەم ینی چۆنیەتی حکومڕانی وڵاتێک یان مۆدلێکی ئەو مۆدلە سیاسیی کە لەوێ هەیە هەروە ئەو مۆدلە حکومڕانیەی کە هەیە مەسەڵەن ئەتوانێت زۆر سوودی لێ وەربگرێت چونکە وەکو گوتم فەڕەنسا وڵاتێکە ینی مۆدلێکی حکومڕانی و کولتوری و فکریە زۆر خەڵک لاسایی دەکاتەوە با بڵێن ئەمەش بۆ ئێمە زۆر گرینگە بە تایبەتی داڕشتنی حکومڕانیەک لەسەر بنچینەی دەوڵەت و هاوڵاتی بوون یعنی هاوڵاتی و ئەرک و مافەکان ینی دەوڵەت لێرە نە دەوڵەتێکی دینیە نە دەوڵەتێکی ئایدیۆلۆژیە نە دەوڵەتێکی کۆمەڵە خەڵکانێکە بەڵکو دەوڵەتی هاوڵاتیەکانە ئەو خەڵکانەی کە لەوە وڵاتە دەژین ئیتر ئەمە بۆ ئێمە ینی مۆدلێکە مەسەرەن ئێستا لە زۆر وڵاتان چاوی لێ دەکرێت مەسەن ئەمریکا لەسەر مۆدلی فەڕەنسی دروست بووە کە ئەمە زۆر زۆر گرینگە باشە دکتۆر باسی گرنگی ئەنستیتوتی کوردمان کرد لە پاریس کە هەیە لە کوردستانیش زانکۆی سەلاحەدینمان هەیە کە بەشی فەڕەنسی لە زانکۆی سەلاحەدین کراوەتەوە ئێوەکو مامۆستایەکی زانکۆ تا چەند داوە بە گرنگ دەزانن کە لە پێگەیاندن یاخود ڕۆڵی لە پێگەیاندنی باشترکردنی پەیوەندیەکانی نێوان فەڕەنسا و کوردستان هەبێت کردنەوەی ئەم بەشە بەڵێ ئێمە لە بەشی فەڕەنسی نزیکەی تا ئێستا کە 20 قوتابیمان ناردۆتە دەرەوە بۆ خوێندن بۆ دراسات بەڵام لەو بڕواایەدام دەبێت ئەو پەیوەندیە هێشتا بکرێتەوە پشتگیری قوتابیانی کورد بکرێت پۆلێکی دیکە ساڵانە یان ناوە 2 ساڵ 3 ساڵ جارێک پۆلێک قوتابیانی کورد بە تایبەتی لە زمان و ئەدەبیات و لە بوارەکانی دیکەی پیشەسازی کشتتوکاڵی تەکنۆلۆژی قوڵ و ئالۆز و تا دوایی قوتابیانی کورد بنێردرێتە فەڕەنسا و هەروەها بەڕاستی ینی تەکلیفەی خوێندنیش لە فەڕەنسا زۆر ئەوەندە نییە ینی با بڵێن زۆری ناوێ قوتابی دەتوانێت مەسەلەن زۆر سوودی لێوەگرێت لە ماوەیەکی کەم ماوەی 2 ساڵ 3 ساڵ ئەو پەڕەکەی 4 ساڵ دەتوانێت ماستەر و دکتۆرا وەربگرێتن و بێتەوە لە کوردستان لێرە لە بواری توێژینەوەی زانستی لە زانکۆ لە پەروەردا لە بڵاوکردنەوەی کولتوری نوێ یعنی دەتوانێت کاریگەری زۆر هەبێ. باشە دکتۆر بینە سەر بواری هوەر و میوزیک و هەروەها فکر و فەلسەفە چونکە فەڕەنسا بەمانە بەناوبانگە هەرێمی کوردستان چۆن دەتوانێت سوود لەو جۆرە ئەزموونە وەربگرێت کە لە فەڕەنسا هەیە لەبارەی بێگومان فەڕەنسا کوردستان دەتوانێت زۆر سوود وەربگرێت بە ڕێخستنی پەیوەندیەکان بە تایبەتی وەزارەتی ڕۆشنبیری ئەگەر بڵێم وەکو ڕەخنەیەکیش ئەگەر بتوان خۆیان ئەکتیڤ بکەنەوە و هەموو وەزارەتەکان ئەگەر ئەکتیڤ بن و دەتوانن لە پەیوەندێکی هەموو پەیوەندیەکانیان لەگە وڵاتی فەڕەنسا ڕێک بخەن و بیگونجێنن و سوودیان لێ وەربگرن لە بواری با بڵێن هونەر لە بواری با بڵێن هونەر بە هەموو بەش و لقەکانیەوە بێجگەلەوە دەتواندرێ مەسەلەن لە بواری با بڵێن مۆد و پیشەسازی مۆد مەسەلەن پیشەسازی بۆن یان پیشەسازی جلوبەرگ یان ستایلی جلوبەرگ یان تا دەگاتە هەموو جۆرە پیشەسازیەکانی بۆن کە با بڵێن پیشەسازیەکانی مۆد کە گەلێک زۆرن فەڕەنسا لەم ڕووەوە لە پێشەنگە مەسەلەن لە با بڵێن لە شێوازی چێشت لێنان هونەری چێشت لێنان مەسەلەن دەکرێت زۆر سوودی هەبێت بۆ ژێرخانی با بڵێن توریزمی یاخود گەشتیاری کوردستان
یعنی لەم ڕووەوە لە گەشتیاری کورد دەتوانێت زۆر سوود لە فەرەنسا وەربگرێ بە ڕێخستنی پەیوەندی لەگەڵ ئەو بێگومان. بەڵێ باشە دکتۆر، کتێبی کورد شۆڕشی بێدەنگەهی کتێبی جان ماریکە لە ساڵی 1968 نووسیوێتی دۆزی کوردی ناساند بە فەڕەنسیەکان تا چەندە گرنگە یەکەم پرسیارەکەم دووباراکەمە باشە کتێبی شۆڕشی کورد شۆڕشی بێدەنگ کە لە نووسینی جان ماریە لە ساڵی 1968 نووسێتی لە سەبارەت بە دۆزی کورد تا چەند دەگرێگە کە نووسەرەکانی کوردستانیش لەبارەی دۆزی کورد لەبارەی کولتوری کورد بە فەڕەنسی بنووسن کتێبیان هەبێت بە فەڕەنسی بنووسن و هەر ئەو ئەنستیتوتێک کە لە فەڕەنسا هەیە ئەتوانێت خزمەتی ئەو جۆرە کتێبانە بکات ئەو جۆرە دۆزە بکات کە بناسرێت زیاتر. بێگومان زۆر دەتواندرێ ینی فەڕەنسا زۆر خەڵکی فەڕەنسی نەک هەرجام ماغی کتێبی نووسیوە سەدان کتێب نووسراوە تا ئێستاکە لە شەستەکانەوە تا ئەمڕۆ لەوانەیە 1000 کتێب لەسەر کورد نووسراوێ زیاتریش بەڵکو هەر دوێنێ مەسەلەن ئەنستیتوی کورد لە پاریس کتێبی چێشتی مزێوری مامۆستا هەژاریان بە فەڕەنسی بڵاو کردەوە کە پێشتر ماوەی ساڵێک بۆ خەریکی وەرجێڕانی بوون ئەمە سەدایەکی باشی هەبوو بەڕاستی زۆر گرینگە ئەو چێشتی مزێورە کە باز لە ژیانی نوێی کورد دەکاتن. ئیتر دەکرێت مەسەلەن وڵاتان لە چوارچێوەی پەیوەندیە هونەریەکانی خۆیان با بڵێن لە پەیوەندیە دیبلۆماسیەکانی خۆیان گرنگی بە پەیوەندی و گۆڕینەوەی فەرهەنگ و کولتوری دەدەن. ئێمەش دەتوانین لەو چوارچێوە کار بکەین لەگەڵ فەڕەنسا مەسەلەن لێرە حکوومەتی هەرێم دەتوانێت لە ڕێگای وەزارەتی ڕۆشنبیری دەستگاکانی کولتوری پەیوەندیەکانی دەرەوە زانکۆکان ئەنستیتووەکان پەیمانگاکان و زۆر سنتەری دیکە و زۆر کۆمەڵی دیکە دەتوانن مەسەلەن ئەو پەیوەندیانە ڕێک خەن هەمویان بیگونجێن لەگەڵ فەڕەنسا ئەوان بە ئاسانی دێنە پێشەوە حەز دەکەن کار لەگەڵ کورد بکەن بە تایبەتی کورد بۆ ئەوان ینی جیهانێکی نوێ و تازەیە و بۆ ئێمەش ئەوان نوێ و تازان ینی ئەمە دەکرێت مەسەلەن ئێمە زۆر سوودیان لێوەربگرین بە تایبەتی دەبێ با بڵێن حکوومەتی هەرێم دەبێ زانکۆکان زۆر گرنگی بە فێربوونی زمانە زیندوەکانی جیهان بدەن بە تایبەتی فەڕەنسی و ئینگلیزی و ئەڵمانی کە زۆر گرینگە ئەم سێ زمانە نوێیە لە جیهان ینی هەموو سەرچاوەیەکی زانستی بەو زمانانەیە. ئیتر بەداخەوە مەسەلەن لە کوردستان لەم بوارەیەوە کەمێک کەم تەرخەمی هەیە یاخود با بڵێن زۆرێک لە پاشەکشە هەیە ینی نییە دەبێ لەو باوەڕدەم دەبێ ئەم بوارانە هەموویە پشتگیری بکرێت. بەڵێ سپاس بۆ دکتۆر محسن ئەحمەد عومەر مامۆستای زانکۆ و ئەدەبی فەڕەنسی و شارزای پەیوەندی مێژووی کولتوری لە نێوان فەڕەنسا و کوردستان لەگەڵمان بووی. سپاس دەکەم.